ئەو دیاتەی ئێمە کە حاڵی حاضر دەژین لە شاری سەردەشتین و خودی سەردەشتیش لە جنوبی پارێزگای دوورمی هەڵکەوتووە و 16 ماڵە 12 لە قەراق شۆمی هەڵکەوتون 4 ماڵیشیان چوونە سەرە و لە کنزەوی کوشتخوان خانوویان ساس لێ ماونەوە. ئەو مەدرسەی کێسی ئێمە حاڵی حاضر تێدا دەژین مەدرسەیەکی پێش ساختەیە تقریباً 3/5 کولی دانشانزایان کە ئەو ساڵ لێرە حوزوریان هەیە 11 نەفەر 6 پایە 1 ئەوەڵمان هەیە 3 دانە دووەمان هەن 1 سێوەمان هەیە 1 چوارۆمان هەیە و 1 پێنجمان هەیە 4 دانە شەشومیشمان هەیە. والله 3 ساعات هذا قاعدة شوية أول شو دانش ولا نيا بس أخذ شوف أنت هذا سند أجري بينيس السلام يكون لك شو استلزاني أو كسي بابا أكسي قديوا ها نديوا أو جيجاي كانوا تيليا هذي بوي وتعاوي نوتين أو نوتي هذا كيشن محمد ما بدربان دبي أدد مكان وجب إيه نعم أول عدم الديمقراطية كان كسر أول ذكية محمد بات وجب بوم خيرك بخوي هيتي يعني بوي بشات ومتعصفانا بابي نماوا لقيد حياة داني داكشي بغين هرنية لوجودينيا لما الله بابي دي أدجي ودانش عمود كاملا آزاد براتوا كاملا آزادا بو لا تمام من التواوي دانش عمود كان يربى استدعت له باش روزي له سالك يكون كوريا لكوريا بخان لقم نبوين كرن ساي بيكوت قرني لقت حتمي أو جنم دبه بابي هالستاب ساي بيكوت تما حزب خداي قرر ما بكل كنا ديارة بشوين ديارة برويني ديارة بدانشني ديارة وبكل كنا بكل كنا هذا حوزبوي نبو من بسمه نفرك مرض سبادم خواست تحدى مري بمدني قلب جني خومه نيوم معمدة دعاء صالم كلاس بينزوم لمرزق جالسون أمشي قصوين وخاستقالي كيسوين خاستقالي كتهلي بشي معبوين ما رنكد بهلي بشي معبوين أنا دعوك ساعة كنت ما سكندي وجمجنني بينايدي ما جمجني دكاين كسكاي مجني دكدن زلان لقل دايك وام لديك زندگی نکرد دنیا سیاقول احنا 4 سال هاتمو گرجاله لكن لقلنا كوبابيان زندگی دكم بدي 2 سالان صار او باغي سياقولي صالك شما كني تمهست حزب خداي اقسم سكر رويبو تملي قال هستا وربا او رويشتو امنانه وتازه قيديناك باب الرالي قال لي خشكش اللي قال دانيشي فكري خشكش الدكاي ام جلان قال لسياقولي وين اول بوم بابش من السباقي كاريكت باقي خوينا ويخلكي بوان كاردكت كل قبل هزلها تبع حدنا تبع أكثر كذا ولا ونها تبع أوزع شتيكت بعزيز ما بعيز ده بقول سياقول ممتاز ده شو مدرسة بري باقيش جيش بو كابراك شاد بري باقي باب مقربو جا خلق ديجو أو كابرا اللي قلب باب المشكلة هي هم يجي قد تعامل ذا كذا بيكور فيقبون والله كسيك اللي ربطي يزنقي لذا تدا مش تمجان صدق تمنيان مهندانيشتو أيش تشتكي دي مش تمسكي يعني تخو كاكس مليان كشتوه أقل مدرسة رات موداكم لمان نبو بابي شمليه كجرابو بتعبر كجبيان أو زوال بربطي وكركش من الربطي أنسو جنازة كانستان بو بيان بازجاي لبازجاي رأى من نمدي دكتي خلق ديجو كابرا بري باقي كريو أي بابتي كشتوا ننكو بابيراني شم دانجو داكش تختبارة والليوانية ننكو بابيران داك مين خوجنا بتشوين لسات خارب لسات خانة نخير للناس توستنو بابي اللي مجدو مجلمنو بكرة كما هاتو
ئەبێ ژەکە چوو تخۆ کاکە کوڕمنە تومە کوڕم نەبە توە سەید لێوە نەبە خزمەکان لێوە نەبوو تومە کوڕم نەبە توە ئەویشتی نانات تومەێت چۆن دەناسیتم ئەو پەتۆکەیەتی پەتۆکەم ئاوالێک ئەگەر لە پاشڕالیاندا بوو فقط ئەوەندەی مابوو کوڕەکە فقط ئەوەندەی مابوو ئەگەر لیاندا بوو لە دادگا قازی دەیگو بابم بخۆ خۆی کوشتووە وەلی هەرچەندە هەم معلومیش نییە چۆن کوژراوە واش ئەنها لە کۆڵە کوڕی نابێتەوە زەنگی بۆ لەدابۆی دێ کەس نازانین چ دەکا ئەو دایکەی دایکم جەلجەلت سەر چۆمی دەبینم یان دێتە نەڵاسێ ئاخرین باریش کە دیتم پێش نەورۆزی بوو خۆڕازم من ئێستا ژەوە هەر دادگادایان ڕزاتی نەداونیە ئێستا شەر ناڕەحەتی نەر لە پێشە ئەمە چۆنی ماندوو نەبیەوە ئەمەژە لێرەی یاخوا سامەت بی شوێنێک لە مشکلاتی ئیپەڕینەوەی ئەو دێمە کردمان نییە هەر لەو وەسیلەی سوڵنەتی لەو لۆتکەی ئیسفادە دەکەین ئەگەر بەردەکە سەسبی ئەو بەردە ژارێژەکان بەدی دێنیت لا قسەی خەڵکی وە دڵن ئارێزەکەم بە کەس ناڵم ئەگەر بیر لێ بەدینە ئەوە گرتی من مامي سيدنا محمدي بۆ خۆمان چوین بۆ دادگای ئەو برا زامانی ناوە دادگا بە خۆی داینەوە ئێستاش دەکەنە خۆمانە مەسەڵەن ئێستا ئەو دەمی نەیدەزانی دەیزانی مەسەڵەن چ باسە جەریانەکەی هەموو دەزانی ڕاوەستە پێدیش ئەو تەسە ئەو زیێرەمی ودنیم بابیسوس پێم ڕاست ئەفنقڵەکەیە ئەی دەستۆڵی ئەوەشکی هەچی دەمی لێکردنەوە هەرۆزیەکی گەورم داناوە دەڵم بە هەشتە گەری نا وەڵام نام بۆسە ما كان بوي من ليدك اخو والله يجوز يسالي رجع كويس انا تاتيت معك براسي لي مكنه كويس والله هنا او تالي ساعه تقریبا هەر ساڵێک بوو کە ئەو ماجرا بەسەرداد بوو لێرە کانە ناشتمان تەسلیم بە خاکمان کرد بۆ خۆی هەموو جمعە بەتەنیا لەسەر منداڵ چووکەوە خۆی بۆ خۆی دەچوو بۆ خۆی بۆ سەقەبران فاتحای دەخوێن لەگەڵ دیار فەرزادوان داتەوە داتن لێردا دەنیشتینە یان وەسلی بەردێنە دەکرد دەچوینەوە فاتحایەکە نەخوێند و دەڕۆشتینەوە هەر کەس بزانە کە دایکی خۆی نەبوو خوێندی بۆ سەختە بابی خۆی نەبوو خوێندی بۆ سەختە ئەوەی دایک و باب دەیکەن مەسەڵەن نە مام دەیکەنە با پیر دەیکەنە نەیکی دەی کەس بووی نە
کاری لوتکەی ناخۆشە ئەگەر لی دەخڕی سیمیلی هەڵبوونێ و دەدەستی هەڵدەچن دوژێگە گوشەکەی دەکێشی گوشەکە دەستان تا لە خسکێ دەست هەموو پۆرگی دەکەن کارەکەی بەعد ناخۆشەگە چۆمیش زۆرە خەتەرناکە ناخۆشە کارەکەی جەلی وادێتەوە دەگری دەڵە دازێڕ من ناچم ئەمن ئەو کارەی ناکەم مەجبوریشین گۆرەزێلی واگە دەستیوبەری دەشتی تەکە لێ ئاڵێنیم گوانێکە بکەی و لێ خوڕێ و ناخۆشە دەستت بریندار دەبنەوە نەوەڵای پێم خۆش نەپچێت چۆکە ئێستاکە خەڵکەکەواری بەسەراتوە بەعزە کەس قسەی پێ دەڵێ ئەوە قسەش پێگوت پێم ناخۆشە ئەو چۆمنیە چۆمی کەڵوەیە کابراکی بانەی وی نایناسم لەو وانەکەی بەرەوە لە هەوو گێژەی بەرەوە مەلەی کرد بوو ژنەکەش لێ نوێژی کرد بوو کابراکە خینکە بوو ژنەکەش نوێژەکەی وانە کابراکە بانگی ژنەکەی کرد بوو ژنەکەش نوێژەکەی نەبڕی بوو ڕاست کابراکە خینکە بوو دوایی دێرەچون دەریە هێناوە کارەکەی سەختە وەڵا کارەکەی زۆر سەختە مثلەن لوتکە قەڵفێکی هەیە دەبێت قەڵفەکەی تێکەی بیگێڕی مەسەلەن وەختێک بوو باران دەباری وەختی وەڵا وەختی وا بۆ مەسەلەن سەرما بووە هەتا بۆ خۆزگت پێ سوتاوە یانی دەستی دەچوون تااقەتی نەبوو لەسەر منداڵی خۆشرا لەسەرەوەی بێت ئەخ ناخۆشە ئەم هەموو کارتێگە کرێلۆتکەکە پەیدا دەکەم ئەم سرمانگاندی بەمەکەن سەعاب لۆتکەکەی ئەوش بەشی یەکان نیوێکی منیەکی من چاک نیم خۆشە سەرم دێشەوە گوێم دێشتن و پیر بووم و تا هەشتا ساڵ دەبم ئەمە نەراوە لە ئەتۆم پێ بە خێو نابێ ئەمە تازە لە تااقەت بووم ئەگەر دەستم بەروا و قودرەتم هەبێەوە پێ دەخوێنم لەنا بۆ خۆی دەبێ ڕوو لە شغڵەتی کەک ئەمە نەراوە بۆی نامێنم
باوتي أبي ورا ورهيبة أراس كم ورا ريوا ورا ريوا أقول لك مكان لا سكرة ناكي بناني ناكي كاكا باو سياق بيري والله يجب رقم افريقيا زي جارم بلاشانه والنقي خمس جربانه ها في هلا واشنطن وبكلينتون ما دين جابان تدور عليه ها مدري كوزابود وكم فيدا بدر وقت التخاب صار على هذا اللي بالي تسلابه كاكا تسلابه تسلابه كاكا خدالك البوك ثاني ابروح والله كل شيء اقول بزام كوبا شن ممنون بسباستكم ممنون 5000 تمن زور زور ها او 4000 باشا بصه دبرودي ده حفيظه تارينا صار كذا ما نزرب أرو أحد دوباره آزمایش کن سر انجام دادیم زایم وضعیت چونه یک دانه ضربی بویما بنوسه باشه دوایا اگه او توابو الولایه یک دانه تقسیمی بویما دنوسی ساکن چند بستن دم معلمي حلمة اول شيء هلی شيء كم دقيقة صادق آفرین چوار دهتایی لەگەڵ دوو دەهتایی کەم دەکەین وایە خۆش نییە گریاڵێ فقط ماسیگرتنەکە و کشمەلەکردنەکە و کارکردنەکە خۆشە ئەوەش بکەڵ کیسی دیە در داستانهای کهن ایرانی آرش دلاورمردی بود که وقتی قرار شد که کماندار ایرانی تیری رها کند و هر جا که تیر فرود آمد مرز ایران باشد گریاڵ کوشاری بێ جا شەروانەکەی دی خۆشترە دریا قایق یخ چای دریا آرام است قایق روی دریا است قایقران میرانند یا غیر آخر یا آخر محمد هاي أول يستحل معك الدوام هناك يا فادي لو يجي بناكله هل بتشكري هي كريشي هل أتوليش شو جالس تقولين هذه أتوشت ما قال شو تقريها بالليل ده ماشي بوليس كيف بقرا خوش تاني ها سوري بقى فين قاعد وش بقري هاني شلون بعد النوع راس بيض أتري من أضرب سباكس